ئەوە یاسایەکی زۆر هەڵەیە زۆر کە تۆ مافی ئازادی تاک داگیرەکەی تۆ چۆن ڕێ ئەی پیاژینێ بێنێت ئەوە ئازادیە ئایمان کاتە خێزانەکەشی مافی خۆیەتی دابنیشێ لەگەڵ هەوێکەیە بڵێن یا دانەنیشێت ڕازی بێ پیادەکەژنی بەسەر بێنێ یا ڕازی نەبێت تۆ ئازادی ئەو ژنە داگیرەکەی ئەوە مافی پێشێلەکەی یاسایەکی زۆر هەڵەیە لە عێراقیشە هەڵەوەشێت و هەر سەر ناگرێت ئەوە لە عێراقا یاساکە کۆمەڵ ئەحزابی جنوب بڵێن بۆ ئەوان گونجاوە لەبەر ئەوەی ئەوان تۆزە دینی تر و زۆرتر پەیڕەون بە ئێرانەوە بەس بۆ هەرێمی کوردستان ئەو یاسایە ناگونجێ خەڵکی هەرێم هوشیارترە هەم ژنەکان هەم پیاوەکان لە هەرێمی کوردستان ئازادی زیاترە دیموکراسی زیاترە ژنەکان وریاترن ڕۆشنبیرترن هەرگیز بڕوان ناکەم لە هەرێمی کوردستان ئەو یاسایە سەر بگرێت من لە سەدیژی ئەو یاسایم چۆن هاوسەرەکەم مافی خۆیەتی خێزانی دووهەم بێنێتەوە منیش مافی خۆمە قبولی کەم یا ڕەفزی کەم لەبەرەوە یاسایەکی زۆر هەڵەیە لە عێراق زیاتر وەکو پێموتی حیزبە ئاینیەکان زۆر دەسەڵاتیان هەیە لەبەر ئەوە ژنەکانیش تۆزێ چۆن ئەڵێ باگراوندی پیاوەکان و حیزبەکان لەسەریانە ئەمە یەک دووش لە عێراق لە حربی عێراق ئێرانە لە جنوب بڵێن لە خوارەوانێ زۆر شەهید بوو خەڵک شەهید بوو ئافرەت زۆر بوو لەبەر ئەوان واخراوەتە مێشکیانەوە دوو سێسێ بە یەکۆ لە ماڵێکان باشتر لەوەی کە هاوسەرگیری ناکەن بەڵام لێرە لە هەرێمی کوردستان ڕۆشنبیر زۆرترە ئافەکان مافیان زیاتر دیموکراتیش زۆرترە لەبەرە بڕوان ناکەم لە هەرێمی کوردستان سەر بگرێت هەبێ هەمویان هەڵوێستیان هەبێ هەمویان ئەبێ بێن لە پەرلەمانە لە بەردەمی ئەنجومەنی وەزیرانە هەموو لە ڕێکخراوەکان هەموو یادداشت پێشکەشکەن هەمویان سیمینار بکەن لەسەر ئەم بابەتە بڕوان ناکەم قەت بتوانن ئەمە سەر بگرێت بڕاش ناکەم ئەسڵەن حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەوی بکە چکە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر لە مێژە یاسای تونوتیژی دەرکردووە یاسای مافی ژنی دەرکردووە لە پەرلەمانی کوردستانە لەبەرەوە ئەم یاسایە دژی یاساکانی پەرلەمانی پێشووە بە هیچ شێوەیەک لەگەڵ یاسایە نیم پێم وایە ئەبێ ئافرەت زۆر بەهێز بێ بە هەموو قەناعەت و بیرڕایەکی خۆیەوە دژی ئەو بڕیارە بۆستێتەوە لە بەرامبەر کە هەر مێردەکەی هاوسەرەکەی ویستی ژنی دووەم بێنێتەوە یەکسەر خواحافیزی لێ بکات نەک ئەوەی ڕێگەی باکە بڵێم ئەگەر هینیش نەبێت ئەگەر بڵێم قانونیش ڕێگەی نەیە بەڵام خۆی ئەوە قبول نەکات چونکە ئەبێ خۆت قبولی نەکەی بێ ئافرەت خۆی بێدەنگ دەبێت لە بەرامبەر ئەو کارەیە خۆی لەبەر ئەوەی فرەمەزهەبە ئەنجا ئەیانەوێ خەڵک لە شتە ئەساسیەکان دوورخەنەوە لە پێداویستیە سەرەکیەکانی خۆیان مافەکانی خۆیان دوورخەنەوە بەم مۆزوع علاوەکیانەوە یانیان مەشغوڵیانەکەن بۆی شتە ڕئیسیەکان بیرچێتەوە پێویستە هەموو ژنانی کوردستان چکە ئێمە ئەبێ ڕۆژ لە ڕۆژ بەرەو پێش بچین نەکەوەی هەنگاو بۆ دواوە بنین ئەم بڕیارانەش خۆی لە خۆیان بچووکردنەوەی ڕۆڵی ئافرەتە لە ناو کۆمەڵگایە ئەبێ ژنان نابێ بەس بە قسە بێ نابێ بەس من لێرەوە ئەبێ ئیشی بۆ بکرێ هەوڵی بۆ بدرێت بەرنامەی بۆ دابنرێت خۆی بجێوێنێتەوە کۆمەڵگا یعنی لەسەر ئەو شتانی کە کللتور سەپانوێتی و کە ئاین سەپانوێتی بەسەرینە خەڵک هەر پێی قورسە پێی هەزم ناکرێت لەسەرەتاوە بەڵام تۆ ئەبێ بەردەوام ئیشی بۆ بکەی تاوەکو خەڵک تێئەگالەوەی کە ئەمە خواردنی مافی ئافرەتە بچووکردنەوەی ڕۆڵی ئافرەتە پێم وایە بڕیارێکی زۆر خراپە بەڕاستیم یاسایە وەکو پێشێلکردنی مافی ژنانە هیچ پشگیریم یاسایە ناکەین هیوادارین پیاە بخشێنەوە ئێمە لە وڵاتێکی ئازادە ئاژین ئەم شتانە تەنها پێشێلکردنی مافی ژنان و هیچی تر بەڵێ تەبعاً زۆر مەترسی هەیە خاستەن ئێمە کوردەکان زیاتر حەزیان لێ ژنی دووەم بێنن لەوە چێ پیاوەکان بە جیۆ ژنی دووەم بێنن دوایی کە پێزانین و ئەمەش ئەبێ خێزانی یەکەمی ئەزانێت ناتوانێت داوای مافی خۆی بکای ترەمە بێتە پێشێلکردنی مافی ئەو ژنە زیاتر هانیەوە ئەیە کە پیاوان زیاتر بڕۆن لەو شوێنانە ژنی دووەم بێن و ئیتر ئەوانیش ڕازیە بن کێشیان نیە ئەمەش هەر لە هەر سەرێکۆبووی بڕۆی هەر پێشێلکردنی مافی ژنانە ئەوەی کە ژنان بێن داوای مافی خۆیان بکەن لە هەر شوێنێک بێ لەسەر شەقام بێ لەسەر سۆشیال میدیا بێ تەنانەت لە مەکتەبەکان بێ مامۆساکان بێ ئەتوانن داوای مافی خۆیان بکەن تۆ کە بێدەنگ بووی لە شوێنێت ئیتر ئەبێتە هۆی ئەوەی کە یاسای زیاتر و خراپترە بەسەرا بسەپێنن بەس ئەگەر تۆ داوای مافی خۆت کرد وەکو تاکێکی ئافرەت بە تایبەتی ئەوە
دڵنیام کە هیچ نەبێ بە ئەم بڕیارەیە ئەچنەوە و ئەم یاسایە کە دەرکراوە لە حکوومەتی هەرێمی عێراق ئەبێتە هۆی توندوتیژی و پێشێلکردنی مافی ژنان.